بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کاک سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێی چەند پرسەی دەکەین لەوانە پرسی 400 میلیارەکە کە ماوەی 3 مانگە مشتومڕی لەسرە دوایەوەش کە دادگای فیدراڵی بڕیاری دەرەسەر ناردنی ئێستا باز لەوە دەکەی وەکو قەرز بارێم دەدرێت ئایا ئەم پرسە چۆنە و ئایا حکوومەتی رێ چۆن ئەم قەرزە بداتەوە سەبارەت بە پرۆژه یاسای بودجەش کە باز لەوە دەکرێت بەم نزیکانە یاخود ڕۆژی دووشەممە ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژه یاسای بودجە پەسەند کات و دواتر ڕەوانەی پەرلەمان بکرێت و پەیوەست بە پرۆژه یاسای نەوت و غاز و پشکێرێمیش چی بەسەرهاتووە ئەم پرسانە قسەیان لەبارەوە دەکەین کاک سۆران بەخێر بێت سوپاسیان مەرەبن دەکەین زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لە 400 میلیارەکەەوە دەست پێ بکەین 3 مانگە مشتومڕی 400 میلیارەکەی لە 12/12/2022 ئێستا هەواڵێکەیە وەکو قەرز بە هەرێم بدرێت ئەمە چۆنە؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە ئەو هەواڵە تازە نییە لە ڕابردووش کاتێک کە زانیان حکوومەتی عێراقی بەڕەسمی لە وەزارەتی داراییەوە هیچ بڕەپارەیەک نانێرێ بۆ هەرێمی کوردستان وەکو لە ڕابردوو لە حکوومەتی پێشووی کازمی 200 میلیار هاتووە وەکو مەقاسە لە بەرامبەر گوایە جێبەجێکردنی یاسای بودجەی ساڵی 2021 ئەمە دیار بوو کە تەخیر بوو تەیب سامی واژۆی لەسەر نەکرده بوو تا و کاتەی سکاڵای مستەفا سەنەدی لە مەحکەمەی ئیتیحادی لێکەوتەوە و دوایی دادگا بڕیاریدا هەموو ئەوانەی لە ڕابردووان نێردراون هیچ سەنەدێکی قانونی نییە و نایاساییە کاتی خۆی ئەم بڕیارە بۆ ئەوە بوو کە حکوومەتی هەرێم لە بودجەی ساڵی 2023 بیر لەوە نەکاتەوە بە هەمان شێواز هەنگاو بنێ و مەقاسە بکا و نەوت نەدا و بڕێک پارە لە عێراقەوە بێنێ بۆ هەرێمی کوردستان هەرچەنە بەداخەوە پارانەشی کە هاتوون وای نەکردووە ساڵی 2022 12 مانگ بێ وای کردووە هەر بە 11 مانگی لە ساڵەکە موچە بدرێ و 40 ڕۆژ پێدانی موچە لە دواوە بێ و یەک موچە بە ماوەی 25 ڕۆژ بدەن بە موچەخۆرانی تەسیری کەوتو لەسەر موچەخۆر نەبووە نەیبووە بەداخەوە لە کاتێکە لە حکوومەتی کازمی ئەو بڕە 200 میلیارانە بە چەند وەجبەیەک هاتووە بۆ هەرێمی کوردستان ئەمە هەر ئەو کاتە داوایان کرد ئەنجومەنی وەزیران کە مادام وەزیری دارایی ئامادە نییە واژۆ لەسەر ناردنەکەی بکات چکاڵێ بەچ بەڵگە و یاسایەک بینێرم داوایان کرد بانقی TBI وەکو قەرز بیدا بە هەرێمی کوردستان هەرچەندە حکوومەتی هەرێم خۆی قەرزی زۆری TBI لایە یەو بانکی بازرگانی عێراق بەڵێ قەرزێکە کە لە ساڵی 2014 کاتێک بە ناوی قەیرانی داراییەوە دەستیاندا لە پارەی بانکە ئەهلی و بازرگانی عێراقیەکان نزیکی 9 میلیارد دۆلاری ئەم بانقانەیان برد حکوومەتی هەرێمی کوردستان 9 میلیارد دۆلاری بانکی بازرگانی عێراق بەڵێ لە سلێمانی و لە هەولێر هەرچی لەو بانکە ئەهلی و بازرگانیا بوو بردیان چەند ماوە ئێستا و قەرزی کە سەرێن ئەو قەرزەی کە ماوە لە ڕاستیە لە ڕابردووە لە دوای 2014ەوە کە هەر کاتێک پارە بۆ هەرێمی کوردستان بین بە پچڕی هاتووە هەموو ساڵێک کە مناقەشەی یاسای بودجەی عێراق کراوە ماوەیەک هەرێم وتێتی پابندە بم بڕێ پارەی بۆ هاتووە هەموو ساڵێک تا ئەم کاتە کە 200 میلیارەکە هاتەبوو لە حکوومەتی کازمی لە 9 بۆ دەی ئەو پارانە ئەبڕا بۆ قەرزانی TBI ئێستش بڕێکی زۆری ماوە کە هێشتا حکوومەتی هەرێم پارەی TBI لایە میلیارد دلار باز لە هەندێک مەبلەغەکەن بەڵام لە ڕاستیا من نازانم ئایا چەنی ماوە باسی 3 میلیارد نزیکەی 3 میلیارد دلارێک دەکرا ژمارەکەم بە دەقیقی لا نییە بەڵام ئەمەش بچێتە سەر و قەرزانە حکوومەتی هەرێم ئەبێت چۆن بیداتەوە بەیانی TBI بانقێکی دەوڵەتیە بانقێکە سەر بە وەزارەتی دارایی عێراق بانقی TBI
بۆیە ئەمە وەکو بەشێک لە بەس بۆچی ئەو ڕێگە چارەی دۆزراوەتەوە کاک سۆران بۆ 400 میلیارەکان نەنادوەکو سلفێک وەکو پێشینێک بۆ ئێستا وەکو قەرز دەیدێت لەبەرەوەی محکەمەی ئیتیحادی بە بڕیاری دادگا ڕێگای گرلەوەی پارە بەو جۆرە بێت بە ڕسمی لەلایەن حکوومەتەوە ئەمە دۆزراوەتەوە بۆی بە ڕێگەی ناوی قەرزەوە ئەگەر بێت من نازانم دێتیان بەرپرسانی حکوومەت دەڵێن ئێستا ئەمڕۆ تەبێژی حکوومەت قسەی کرد دەڵێ بەم زوانە هەناردەی هەرێم دەکرێت بەڵێ وڵاتەکە بڵێ هەناردە دەکرێت ئەوە بەشێکە لە ئەو مبادرانی کە حکوومەتی سوودانی لەگەڵ حکوومەتی هەرێم هەیەی بۆ ڕێکەوتن لەسەر یاسای بوجە و بۆ بەجێگەیاندنی ئەو وعدانەی لە کاتی پێگەێنانی حکوومەت و دابشکردنی پۆستەکانە داوێت خودی سوودانی دەیویست پارە بنێرە بەس بەرگاری دادگای فدراڵی دەستی بەست بوو ئەگەر ناوەکو سلفە ئامادە بوو بینێرە حکوومەتی سوودانی و هەموو ئەوانەی لە عێراقن ئەو بڕیاری دادگای اتحادیان پێخۆش بوو کە ئەڵێ نابێ بەم جۆرە پارە بۆ هەرێم بچێ ئەبێ سەنەدێکی قانونی هەبێ و ئەبێ هەرێم پابند بێ بە بڕیاری دادگای فیدراڵی بۆ تەسلیمکردنی هەموو نەوت دوای هەڵوەشانەوەی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان ئەوان خۆیان لە حراجی ڕزگار کرد بەم بڕیارە بەڵێ ئەوان دوو بڕیاری دادگای اتحادی هەیە کە بۆ یاسای بودجەی 2023 جیاوازە لە یاسای بودجەی 2021 و ساڵەکانی ڕابردوو کە کورد لەوێ شەڕی کردووە لەسەر پشتی خۆی و نیسبەیەک لە نەوت دانراوە بۆ ئەوی هەرێم پابند بێ و بەشە بودجەی بۆ بێ و پشکی هەرێم چەند بووە چەند نەبووە ئەم ساڵ بە تەواوی ئەکەوینە دۆخێکی نوێ لە یاسای بودجەی ساڵی 2023 ئەمە لە ناو پەرلەمانیان لە ناو ئەنجومەنی وەزیران لە ناو پەرلەمان ناو پەرلەمان یەکەم هەبوونی بڕیاری دادگای فیدراڵی بۆ هەڵواشاندنەوەی یاسای نەوت و گازی هەرێم و تەسلیمکردنی هەموو نەوتی هەرێمی کوردستان و مسۆگەرکردنی بەشە بودجەی هەرێم لە بەرامبەر تەسلیمکردنی نەوتە و بڕیاری دووەمی دادگای فیدراڵی ئەوەیە کە مەقاسەکردن پێنەدانی نەوت و تەسفیە حساب و پێنەدانی نیوەی داهاتی اتحادی کە گومرگو ئەوانەیە لە بەرامبەرە هێنانی بەشێک پارەوەکو 200 میلیارەکە ئەمەش دادگای اتحادی ڕێگرتووە حکوومەتی سوودانی ناتوانێت لە جێبەجێبوونی یاسای موازنەی یاسای بودجەی 2023 بەم جۆرە مامەڵە لەگەڵ هەرێم بکە واتە بێ نەوتەکە بدا ئێستا بە یەک ڕێگا هەیە بۆ حکوومەتی هەرێم بۆ لەگەڵ بەغدا بەڵێ ئەویش تەسلیمکردنی نەوتەکەیە باشە و لە بەرامبەرە بەشە بودجەی هەرێم خۆ ئەگەر هەرێمی کوردستان نەوتەکە بدا کە ئێستا ڕێژەی نەوتی هەرێمی کوردستان بەرەو دابەزینێکی تەواوە چێ وەکو هەناردەکردنی بۆ دەرەوە وەکو بەرهەمێنان و هەناردەکردن لە ئاستێکی خراپایە چکەوەندەیان زەخت لە بیرەکان کردووە زیانیان گەیاندۆ بە بیرەکان بەرهەمی کەمی کردووە چکە نەوت تۆ ئەگەر تەطویری نەکەی بیری نوێ لێ نەدەی حەقلی تر نەدۆزیتەوە ئەم بیرە نسبەیەک احتیاطی تایە کە لی دەرەهێنی کەمەکە کە زەختی لەکەی تێکەڵ بە ئاوە بێ کولفەی جیاکردنەوەی ئاوەکە زیاترە لە دەرهێنانەکە جگەلەوە هەرێمی کوردستان لە ساڵی 2022 کە نەوتی فرۆشتووە لە هەر بەرمیلێک 39 دلار یا 39 دلاری بۆ ماوەتەوە ئەوەی داوێتی بە دارایی واتە بایی 12 میلیارد دلار نەوتی فرۆشتووە 5 میلیارد دلار بۆ حکوومەت پارەی داوە بە دارایی دوانزەکە حوتی ڕۆشتووە بە ناوی جۆرا و جۆرەوە یعنی ئەمەی کە لە هەرێمی کوردستان ڕووەدا بەڕاستی زیانگەیاندنی گەورەیە بە ئەو نەوتەی کە یەدەک بووە و ئەمانە دەریان هێناوە و خەڵک لی زەرمەند بوو خۆیان لی سوودمەند بوون و بە نەتیجەش هەرێمی کوردستانی تووشی دۆخێک کردووە کە ئێستا خەڵک ئاواتە خوازێن نەفوسەکەی سەر بە عێراق بێ بۆی بچێ لە ڕێعایی اجتیماعی بتوانێت خۆی بنووسێ بۆی سوودمەند بێ لە تاعینات و دامەزراندن بۆی لانی کەم لەو ئیمتیازاتانی کە دەوڵەتی عێراقی حکوومەتی عێراقی هەیەی ئەمیش بەهۆی نفوسەکەی کە هەرێم نەبێ و ناوچەکانی تر بێ لی سوودمەند بێ ئەمە دۆخێکی خراپە دروست بۆ هەرێمی کوردستان ئەی بەکەمتر فرۆشتن لە نرخی زیانیەوە شەر زیانە هەرێمی کوردستان بە 19 دلار کەمتر لە سۆمە فرۆشتوێتی چونکە لە دوای ئەمە بە ڕوون بێ
لە دوای بڕیاری دادگای اتحادی لەسەر هەڵوەشانەوەی یاسای نەوت و غازی هەرێم. باش. وەزارەتی نەوتی عێراقی لیژنەی جێبەجێکردنی بڕیاری دادگای اتحادی لەسەر نەوتی هەرێم دروست کردووە و دەستیان بە هەنگاو کردووە. 12 نووسراویان ناردووە بۆ حکوومەتی هەرێم وەکو هۆشداری. باشە. 10 نووسراویان ناردووە بۆ کۆمپانیاکان و 8 سکاڵایان لەسەر هەموو کۆمپانیاکان تۆمار کردووە و بەردەوام فشاریان لەسەر ئەو کۆمپانیایانە هەیە کە نەوتی هەرێم دەرەهێنن و ئەوانەشی کە نەوتی هەرێمەکڕن. بۆیە ئیجراعاتەکانی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی لەگەڵ وەزارەتی نێوتیش نووسراوت کرده بوو هەمان وەڵامیان هەبوو بۆ بەڕێزت؟ بەڵێ بەردەوامە و هەنگاویشی زۆر ناوە. با ئەمەش وەکو ئەو خۆناغی لێنەیە کە پێیان وابوو لە 2012ەوە داوایەک لەسەر هەرێم نووسرا لە محکەمەی اتحادی هەموو ساڵی و توانە وەستانومان و تەجیلمان کردووە تاکو لە ساڵی 2022 کاتێک حکوومەتی هەرێم کاتێک کە یەکێتی و پارتی چوون لە بەغدا بۆ شکاندنی یەکتر بۆ لێدان لە کاندیدی یەکتر پەنایان بۆ دادگای اتحادی برد. دادگای اتحادی شتێمانە کە دێن سکاڵا لە یەکەکەن ئێمە سکاڵامان لە سەریان هەیە بۆ بیوەستێنین با تێیپەڕێنینەوە بوو سکاڵاکەی ساڵی 2012 وەزارەتی نەوتیان تێپەڕاند و ئەمەی لێبەرهەم هات کە یاسای نەوت و گازی هەرێمی بە کاملی هەڵوەشاندەوە. باشە. بەز ئەو زیانە ڕێکخراوی ڕوونبینیش راپۆرتێکی بڵاو کرد بۆ 240 میلیۆن دلار ئەوەی کە بەڕێزوتت هەر بەرمیلێک نەوت بە 90 دلار کەمتر بفرۆشرێت. زیانەکە زۆر زۆرە چونکە سەبازەوە دەکرێت بۆی گەندەڵی بۆی ناشەفافی. ئێستا باسی کەمتر لە 400 میلیۆن دلار دەکرێت کە بۆ حکوومەت بگەڕێتەوە. هەنی ئەوەندە زیانەکەی بێت ئەوەی کە بۆ حکوومەتیش دەگەڕێتەوە تقریبا 100 میلیۆن دلارێک جیاوازیانە بێ. بەدڵنیاییەوە چونکە نرخی برێن بە معدل لە ساڵی 2022 100 دلار بووە. عێراق بنەوە 5 دلار بە تێکڕانەوتی فرۆشتووە. هەرێمی کوردستان بە 87 فرۆشتوێتی واتە 8 دلار کەمتریش لە سۆمۆ فرۆشتوێتی هەر بەرمیلێک کە حسابکەی مەبلەغێکی خەیاڵیەکە بۆ هەرێمی کوردستان. ئەم هەموو زیان گەیاندنە بە هەرێمی کوردستان لە پێناوی ئەوایە کە ئەم سیاسەتە ناشەفاف و ناڕوونەی نەوت درێژەی هەبێت چونکە سوودمەندی دەرەوەی هەرێم خاوەندارەتی دەرەوەی هەرێم لەم پرۆسا هەیە و ناشەفافیەتەکەی زۆر زۆرە بە هەدەردانەکەی زۆرە. ممکن نییە تۆ لە 12 میلیارد 5 میلیارد بینیتەوە 7 میلیاری بە ناوی جۆرا و جۆر و کرێی بۆری و کرێی شەریکات و نازانم یعنی پارەیەکی خەیاڵی ئەوە دەرەکی هەیە یاخود ناوخۆیش زۆرە. نەخێر نەوتی هەرێمی کوردستان نەوتی هەرێمی کوردستان هەر بەدەست هەرێمی کوردستانەوە نەماوە. یەکێک لە وڵاتانە تورکایە کە تەحەکومی پێواکە و تورکیا لە سەردەمی وەزیری پێشووتری سامانە سروشتیەکان ئاشتی هەورامیە عەرزی کڕینی کێڵگەی نەوتی هەرێمی کوردستانی بۆ کراوە. ئەمە لەکوێی دنیا جێ بێتەوە هەرێمێک بێت کێڵگەی نەوتی خۆی بە مڵکی بفرۆشێ بە دەوڵەتێکی تر. باشە بەزە هەر بەپێی راپۆرتی دیلۆیت لە هەر بەرمیلێک 6 دلار ڕۆشتوو بۆ تورکیا بە ناوی گومرگ کرێی ڕسوماتی بۆریەکە. ئاسایی نییە لە 6 داهاتی نەوتێرێم بڕوات بۆ تورکیا بۆ نمونە؟ نەخێر زۆرە؟ نەخێر عێراق بە هەمان شێوە نەوتە نێرێتە بەندەری جەیهان. وەزیری نەوت باسی لەوە کرد بوو دۆلار و نیوێک کرێی بۆریە. بەڵێ هەرێمی کوردستان ئەسڵەن بۆریەکە بە پارەی داهاتی گشتی هەرێمی کوردستان دروست کراوە دراوە بە کۆمپانیایەکی تر. ئەو بۆریە مڵکی خەڵکی کوردستانە مڵکی هەرێمە. بەڵام ئەمان چۆن بزانە مانگانە و ساڵانە چەندێک بە ناوی ئەو بۆری و کرێی بۆریەوە ئەڕوا لە داهاتی نەوت. سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان هێندە خراپ بووە کە خەڵک لە زستانە بەرمیلێک نەوتی دەست ناکەوێ بۆ نەوتی سپی. خەڵک بە گرانترین نرخ بنزین و مشتەقاتەکانی یەکڕێ. ئێمە خۆمان خاوەنی غازین بەڵام گەورەترین قەیرانی غاز کە لە غازی ماڵانەوە تاکو ئەویتر هەمانە ئەیتر ئێمە چه سوودێکمان لەم سیاسەتە نەوتێ بینیوە لەگەڵ عێراق بەهۆی پێنەدانی نەوتەوە بەشە بودجەی خەڵک قوتی خەڵک هەموو ئەو مافانەی کە خەڵک لە عێراق هەیەی بەهۆی ئەمەوە لە دەستمان چووە. تەنمەی ئەقالیم هەیە لە عێراق کە پرۆژەیە بۆ هەموو پارێزگاکان
هەموو جارێ ئەڵێن عەدای ئیقلیم بۆ عەدای ئیقلیم ئەڵێن ئەمە پارەی زیادەی نەوتە ئێوە خۆتان نەوتە فرۆشن بڕۆن لە پارەی زیادەی نەوت هەنێ و پارەی کە پێشتر پرۆژەکانی پێدەکرا سونی پارێزگەکان دەمێکە بودجەی پەرەپێدانی پارێزگەکان نەماوە ئەسڵەن لە یاسای ئاسایشی خۆراکیش زۆر جەختمان کردەوە تەنمی ئەقالیم هەرێمی تیابێ وتیان ئێوە خۆتان نەوتە فرۆشن بەس ئەوەی کە ئێستا ڕۆشنی وەفدی هەرێم هەیە باسی دەڵێن لێک تێگەشتنیان دەزانان سەرەتایی هەندێک دەڵێن ڕێکەوتنی سەرەتایی کراوە ئەوە ئەندەی کێ واگەدارن لە باری بودجەوە هەموو کێشەکان ڕێکەوتنێک کراوە کاک حەکیم هەموو کێشەکانی هەرێم لە نەوتا کۆبۆتەوە هەموو ئەو گفتوگۆیانە کە کراوە لە ماوەی ڕابردووە لەسەر ڕەشنووسی یاسای نەوت و غازە حکوومەتی هەرێم ڕەدی کردەوە ڕەشنووسی ساڵی 2011 کە کاتی خۆی عێراق هێنایی و نەیتوانی تێیپەڕێنێ ڕەدی کردەوە ئەوە قوبوڵکە ڕەشنووسێکی تر ئامادەکرا بەڵام لەو ڕەشنووسەش جارێکی تر عێراق داوای کێڵگەنەوتیەکانی پێش 2003ەکە کە وەکو چی بۆ نمونە وەکو خۆرمەڵە وەکو عینزالە وەکو ئەم کێڵگانەی کە لەو ناوچانەی ناکۆچی لەسەرن مەترسیەکەوێتە سەر زۆر لەو شوێنانە لەو کێڵگانە ئەوەی کە عێراق داوایەکە واکە هەرێمی کوردستان ڕۆژانە 150,000 بەرمیلێک 200,000ێکی بۆ بمێنێتەوە یان نەیمێنێتەوە بۆیە خلافەکە قوڵە هەی بۆ دەڵێن گەشتێتە لێ تێگەشتنی سەر دوێرە سەر بجر قسە دەکەین بەس لەسەر یاسای نەوت و غازیش دەڵێن لێ تێگەشتنی باشەیە ڕاستە ناکۆکیە بەس پێشنیازەکانی ئێمە هەرێم حکوومەت هەرێم دەڵێ ڕەت نەکراونەتەوە زۆرینەی ڕەت کراوەتەوە ئەوان لە مادەی 112 دەستور کە باز لە ئیدارەی مشتەرەکی نەوتەکە باشە هیچ مانعێک نییە بە فەرموو ئیدارەی مشتەرەک بێ بەڵام ئەم ئیدارەی ئێستەی نەوت هەیە ئیدارەی کێیە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز لەم کابینا کۆبوونەوەی نەکردووە ئەکیە سیاسەتی نەوتێ با بەڕێوە عێراق یاسای نەوت و گازی نییە بەڵام 9 کۆمپانیا 12 کۆمپانیای گەورەی عیملاقی هەیە هی حکومی بەڵێ سەر بە وەزارەتی نەوت یەکێکیان سۆمۆیە هەرێمی کوردستان چی هەیە وەزارەتی سامانە سروشتیەکان خۆی فرۆشێ خۆی دەرێنێ خۆی فرۆشێ و خۆشی تەسەڕف بە پارە و داهاتەکەوەیەکە لە 12 ملیار دۆلاری ساڵی 2022 5 ملیار دۆلارە هێنێتەوە ئێمە گەرنەوتمان باە بە بەغا بانزینمان بە 450 ئەبوو نەوتی سپیمان بە 30,000 دینارە کڕی بۆ هاوڵاتیان پێیان دابەشەکرا غاز کە لە ئێرانی کڕێ عێراق لیتری بازرگانی لە بازارە بە 250 دینارە لە هەرێمی کوردستان کە لە چەمچەماڵ بەرەم دێ خۆمان لیتری بە 500 600 700 دینارە ئەگەر عێراق نەوتی هەرێمی تەسلیم بکرایە بە شەبوجەی بۆ ئەناردین 12 ملیار دۆلارەکەی کە فرۆشی نەوتەوە ئەوان پێنجیان هێناوەتەوە هەر 12کەی هاتەوە بۆ هەرێمی کوردستان سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان سوودەکەی بۆ تورکیا و چەند کەسێکی کەمە لە هەرێم زیانەکەشی بۆ هەموو خەڵکی کوردستان پەیوەندی بە مەسەری سەروەری هەرێم و ژێرخانی ئابووری ئەوانەشەوەیە زۆر پێوەستی دەکەنەوە بە ئابووری و بە سەروەری هەرێم سەروەری هەرێم بەوەیە باشە ئایا منم پرسیارەکەم ئایا سەروەری هەرێم بەوەیە هاوڵاتیەکی هەرێمی کوردستان تەمەنا بخوازێ بە حەشدی شعبی ئایا سەروەری هەرێمی کوردستان بەوەیە هاوڵاتیەکی هەرێم لیترێ بنزین بە 1200 دینار بکڕێ سەروەری هەرێم بەوەیە بەرمیلێ نەوت بە 300,000 بێ و هاوڵاتیە نەتوانێت بیکڕێ سەروەری هەرێم بەوەیە کە خەڵک لە بەرامبەر ئەم سیاسەتە خراپەی حکومڕانیە تەمەنا بخوازێ بە نەیار و دوژمن حکمی بکا بەس لە من ڕزگاری بێ کامە سەروەریە نەخێرەوە ناوی سەروەری نییە ئەوە ناوی ئەوەیە ئەم سیاسەتە خراپەی نەوت ئەم بردننی داهاتەی نەوت ئەم ناشەفافیەی نەوت هەر بەردەوام بێ نەخێرەوە سەروەری چییە سەروەری سیادەی هەرێم چییە سیادەی هەرێمەوەیە کە دەبابەی تورکیا بە خاکەکەمانە دێ و درۆن بیەوێت لە هەر کوچە و کۆڵانێک سیارێک بکاتە ئامانج لێی بدا بە ناوی هەر کەسێکەوە کە بە ئامانجی گرتووە سەروەری ئەوەیە کە چەند بنکەی سەربازی وڵاتان
لە هەرێمی کوردستانان سەروەری ئەوەیە کە ئێران بردومانمان کە سەروەری ئەوەیە تورکیا هەموو ڕۆژە بردومانمان کە یعنی سەروەری بەوە نامێنێ کە نەوت بدەیت بە بەغدا و پارەکەی وەرگری بۆ میلەت لای ئەوان سەروەری ئەوەیە 12 ملیار دلار نەوت بفرۆشی پێنجی بێ بە خەڵک حوتی لە بینی جۆرا و جۆرە ناوی جۆرا و جۆرە نێتەوە بۆ هەرێمی کوردستان. باشە بەس ئەو یاسینەوە توغاس لە کارنامەکەی بڵێ لە کارنامەکەی سوودانیشە 6 مانگی بۆ دیاری کراوێستا 7 مانگ و تقریبا 3-4 زیاتریش دە ڕۆژێکی ڕۆشتووە بورە 4 مانگ و دە ڕۆژێکی ڕۆشتووە لە 27 دەی 2022 ئێمە دەنگماندا بە کارنامەکە و بەڵێ ئێستا بەچوو بە 6 مانگ لە یاسا کە دیاریکراوە لە کارنامەکە کە یاسینەوە توغاز دەرچێت بە 6 مانگ ئێستا 4 مانگی ڕۆشتووە تقریبا ئەو ڕێکەوتنە بیدایانی کە باسیەکەن لەسەر یاسای نەوتوگازە بۆ نمونە گوایەوە ڕێکەوتون کە پارەی داهاتی نەوت بچێتە حساب بانقیە گەرێمی کوردستان بیکاتەوە عێراق ئاگای لێی بێ و لە دەرهێنانی پارەکەی هەندێک شتی ئاوا کراوە هەموو خەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە پارەی نەوتەکە خۆیان بیبن خۆیان بیفرۆشن چەندیان بێ بیهێننەوە هەموو شەڕەکە بۆ ئەوێت چۆن بتوانن ئەمە لە یاساکە جێبکەنەوە هەرچەندە بێ بەڵام عێراق بەوە ڕازی نابێ ڕازی نابێت نەخێر عێراق بەوە ڕازی هەی سەبارەت بە پرۆژە یاسای بوجە بەڵێ باز دەکرێت کە دووشەممە سپەی بچێتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پێشتر باسی لە سەدا 4 دەکرا ئێستا دەڵێن لە سەدا 12.67 جێگیرکراوەکو پشکێرێ ئەمە چۆنە هیچ وردەکاریەک لای ئێوە لە پەرلەمان کاک حەکیم بودجەی عێراق باشە پێشنیازکراو لە ڕەشنووسی یاسای بودجەی ئەم ساڵە تقریبا سەروی 190 ملیار تریلیۆن دینارە 190 تریلیۆن دینار ئەگەر هەر 190 تریلیۆنەکە بۆ هەرێم دابنرێ لە بەرامبەر ئەوە هەرێم نەوت بدا هەرێم نەوت نەدا 190,000 دینار نایە بۆ هەرێم ئەمە لای عێراقیەکان بەوانەی ئیداری دەولەیان پێگێناوە لەگەڵ یەکێتی و پارتی بەوانەی ئیتاری تەنسیقی کە ئەساسی ئیداری دەولەن بەوانەی کە سونەن و لەگەڵ پارتی دیموکرات هاوپەیمان بوون و لەگەڵ سەدرریەکان هاوپەیمان بوون بە سەدرریەکانیش کە لە دەرەوەی پەرلەمانن هەر هەمویان یەکدەنگن لەسەر جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراالی بۆ تەسلیمکردن و ڕادەستکردنی نەوتی هەرێم ئیتر هەرێمی کوردستانە ڕوا مفاوەزاتەکە چۆن خۆی لەمە دەرباسکە ناتوانێ ئەگەریش پشکی هەرێمی کوردستان لە یاسای بودجە لە 112 بێ 14 بێ 7 بێ گرنگ نییە ئایا هەرێم پابەندە بە پێدانی نەوت تاکو و پشکەکەی بۆ بێ ئەمە گرنگە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان لەم قۆناغەیە تێبگا لە بەرژەوەندی خۆی و خەڵکی کوردستانە نەوت تەسلیم بکە بەشە بودجە بێت ژیان و بازار و قوت و موچەی خەڵک لەمە زیاتر ڕیسکی پێوە نەکرێ چکە خەڵک بەڕاستی ماندووە خەڵک بەڕاستی بێهیوایە بێژیانە بێدەرەتانە تۆ کاتێ موچە دواخەی بازار جموجوڵیتیان نامێنێ خەڵک پارەی پێنێ بچێ ئەوەی کە نەبووە بەبار لەسەر حکوومەت خۆی ئەژیێنێ ئەویش پارەی دەست ناکەی و کڕین و فرۆشتنەکەی لاوازە بێ ئەمیش پارەی پێنیە و جموجوڵ نامێنێ بازرگانێکیش تووشی زیانە بێ کاڵاکەی نافرۆشرێ بۆیە ئەمە هەموو پەیوەندی بە یەکەوەیە ئەگەر بیر نەکەنەوە لەم خۆناغە لەگەڵ ئەم حکوومەتە نوێی عێراق بەم جۆرە هەنگاو بنێن هەرێمی کوردستان دۆخی زۆر خراپە خراپتریشە بێ لە ڕووی داراییەوە لە هەمووی ڕوویەکەوە بۆیە من ئومێ دەکەم هەرێمی کوردستان ئیتر لەمە زیاتر لەگەڵ بەغدا خەریکی ئەم فێڵکردن لە یەکە نەبن خەریکی ئەم خۆ دەرباسکردن لەوە نەبن نەود نەدەن و پارە بێنن پارە نایەن نەود نەدەی پارە نادا پشکی هەرێمیش هەرچەند بێت سوودی نییە کاکە ناڵێن 12.6
لە ئەخیر یاسای بودجەی ساڵی 2013 بۆ هەرێم ئەوەندەدان بەژماوەتەوە کاکە قوبوڵمانە 12.6 ئەو کاتە 12 میلیارد دلار هاتووە ئاخر ساڵ 2013 زیاتر دێت بێ لە داهاتی ناوخۆش تۆ نیوەی داهاتی ناوخۆش بیتەوە بەوان کە گومرگە ئێمان گومرگەکان خۆیان بەشێکی بەنادیاریە بن پارتی ئەڵێ یەکێتی گومرگەکەی داهاتی ناوخۆکەی دیار نییە یەکێتی شەڵێن نەخێر تۆش داهاتی ئیبراهیم خەلیل و گومرگ و منفەزەکانی تۆش شەفاف نییە و دیار نییە ئێماڵێن چێمەشەڵێن هەردووکیان ڕاستەکەن پارتی کە بە یەکێتی لێ ڕاستەکە یەکێتیش کە بە پارتیە لێ ڕاستەکە ئێمەش کە بە هەردووکیانەڵێن ڕاستەکەن قڕ بەسەر خەڵک باجەکەی داوە باشە بەس لە پرۆژیاسی بودجە دیار ئەولەویات چێگە ڕێکەوتن بکرێ ئەوەی کە تایبەتە بە چاودێری کۆمەڵایەتی یاخود خانەنشینان ئەگەر ڕێکەوتنێکی گەشتگیر لەگەڵ عێراق بکرێ ئەمانە هەرێم دەگرێتەوە ئەگەر ڕێکەوتن بکرێ پابەندی هەرێم هەبێ بەشێک لە نەفەقاتی سیادی لەو بابەتانی کە شمولی هەرێمی کوردستانەکە لە نەفەقاتی سیادی ئەمە توانین داوای بکەین چاودێری کۆمەڵاتی لە چوارچێوەی چیدایە ئێمە خۆمان حکوومەتی هەرێم لە نەفەقاتی سیادی بەشێک لەو پارانەی دەسەکەوێ خۆی یاسایی هەیە خۆی لە چاودێری کۆمەڵایەتی بەهۆی ئەوەی چووە ئەم دۆخە خراپەی دروست کردووە بەشی زۆری تۆڕی کۆمەڵایەتی بڕیوە لە عێراق ڕۆژ بە ڕۆژ فیئەیتر زیاتر داخڵەکەن لە ناو تۆڕی کۆمەڵایەتی ڕعای اجتیماعی چاودێری کۆمەڵایەتی بەڵام لە هەرێمی کوردستان لە ساڵی 2013 بەدواوە بڕیویانە هەر نەیان هێشتووە ئێژیانی خەڵک لە ناو هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ئەو تەبەقەیەی کە بە ناشەرعی نەگەوەی بە شەرعی و بە سەرمایی خۆی و پرۆژەی خۆی دەوڵەمەند بووە ئەوانەی بە ناشەرعی دەوڵەمەند بوون ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندترە بن ئەوانەی چینی مامناوەند بوون لە کۆمەڵگەیە ڕۆژ بە ڕۆژ فەقیرە بن ئەمە جیاوازی چینایەتیە کە لە نێوان خەڵکە لە هەرێمی کوردستان ئێستا زۆر زۆر دروست بووە چینی مامناوەند لە هەر کۆمەڵگەیەکە کەمی کرد بەرەو هەژاری ڕۆی وردە وردە چاوەڕێی کارەساتی گەورە لەو کۆمەڵگەیە بکە چینی مامناوەند ئەبێ ئیشی دەوڵەت ئەوەیە ئەم چینە هەژارە نزیک کاتەوە لە مامناوەند ئەم مامناوەندە نزیک بێتەوە لە سەرمایە لە دەوڵەمەنی بەعکسەوەی لە هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی ئەمە زۆر خراپە هەموو چرکەیە کە تێپەڕێ لەم کۆمەڵگەیە بەهۆی ئەم حکومڕانێتی خراپەوە خەڵک هەژارترە بێ بەس ئێوە پێشتر لە کوردستان زۆر ئیشتان لەسەر چاودێری کۆمەڵایەتی دەکرد ئەوانەی کە هەژارن ئافرەتی بیا و سەر منداڵی بێ سەرپەرشت لە عێراق ناتوانن شتێک بکەن یا خودەویش پێویستە بەنەوت وەگوتم ئەو پێویستە بە هەرێمەوە بیکە ئەوەی نفوسەکەی ناوچەی ناکۆکی لەسەر و عێراق نەبێ عێراق هیچ ئیمتیازێکی ناداتێ کە هەمان ئیمتیاز لە هەرێم هەبێ ئەڵێ خۆ یاسات هەیە بۆ نمونە زیندانیانی سیاسی ئەڵێن کاکە ئێمە لە عێراق مافمان ئەبێ هەبێ زیاترە لەوێ عێراق ئەڵێ ئێوە خۆتان یاساتان هەیە یاساکەی خۆتان مافی زیندانی سیاسی و ئەنفال و شەهید و قوربانیانی پێدەن کیمیایی بە عێراقیان و تۆ ئێمە یاسامانە هیچ کە زۆر مەگرە مافی کەس مەدە ئێمایدین ئەوش خۆی وایدا عێراق بۆ زیندانێکی سیاسی 25 ساڵ من حەیە داتێ ئەم 10 ساڵی داتێ بەم دۆخەشەی داتێ عێراق ئیمتیازی زیاترە ئەمان توانە خۆمان لە بودجەی سیادی بەشێک لەو ئیمتیاز بۆ نمونە بۆچی ئێمە داوای هەندێک ئەجهیزاکەین بۆ نەخۆشخانەکانمان عێراق ئەڵێ نایدەم لە 2019 چون ڕێکەوتنیان لەگەڵ عێراق کردەوە توانە ئەجهیزەی تۆبی ئامێری پزیشکی لە بودجەی سیادی بۆ ئێمەدانێن پارەکەمان بنێ خۆمانی کڕین پارەکەشیان هێنا بێنیان کڕی و پارەکەشیان نەهێناوە و عێراقیش دابینی ناکە هەش لێوە ڕێکەوتنێکی قانونی بودجە بۆ کراوە ئێمە پێوی پابند نین ئێمە بەس دەرمان دابینەکەین ئەمان ڕێگایان گرتووە لەوەی خەڵک بچێت لە بەغا وەکو هاوڵاتی عێراقیش مستەفید بێت لەو ئیمتیازاتانە چکە تۆ هەرێمێکی فیدراڵی نە ئەوان وەکو فیدراڵ مامەڵەیان لەگەڵ هەرێم کردووە نە هەرێمیش وەکو فیدراڵ هەرێمێکی فیدراڵ مافەکانی خەڵکی دابین کردووە بە ناوی ئەوەی عێراق مافمان نادا ئاخە تۆ خۆت نەوتە فرۆشی خۆت داهاتەکەیە بی
داوای پارەی تریش لەوەکەی ئێمە گونجاو نییە، ئێمە بێت تۆزێ واقعی بین، با گرفتی خۆمان خەلەلی خۆمان لە هەرێمی کوردستان چارەسەرکەین. ئەو جا عێراق هەر مافێکی پێنەداین دەسەکەین بە چاویە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانێ دێم و خزمەتە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەینەوە وڵاتان لەگەڵمان مێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. گرفتیەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار لە بەروانی 9 تا 18 سی 2023 گەورەترین فستیڤاڵی بازارکردن لەسەر ئاستی عێراق لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخرێت. لە پێنجەمین فستیڤاڵدا براند و کاڵابیانی ناوخۆیەکان و پێویستیەکانی ڕۆژانی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش بە کڕیاران دەکرێت. لەم فستیڤاڵەدا جۆرەها خواردنی کەلتوری کوردەواری پێشکەش بە سەردانیکاران دەکرێت. ڕۆژانە خەڵاتی جۆراوجۆری کۆمپانیاکان پێشکەش بە کڕیاران دەکرێت. نمایش و چالاکیە هونەریەکان ئەم فستیڤاڵە پرجۆش و خڕۆشە ڕازاوەتر دەکەن. فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار بە هاوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە کەشێکی بەهاریدا و لەگەڵ پشکوتنی گوڵە نێرگز و وەنەوشەدا و لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەلایەن کۆمپانیای ئەتڵەسڵ ئەسیلەوە بەڕێوە دەچێت. کاتی بەڕێوەچوونی فستیڤاڵ بە درێژایی ڕۆژانی 9 تا 18 سی 2023 لە کاتژمێر 10 سەردەبیانی تا 7 ئێوارە بەردەوام دەبێت. فەرموون بۆ سەردانی پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنج و فاسۆلێ سادەیە. خواردنێکی تایبەت و خۆشەویستە لای زۆرینەی خەڵکی وڵاتە. لە ڕاستیە هیچ پێخۆڕێکی ناوێ لە هەموو کات و شوێنێک شاخورێ. حەلیان حەزم لێتی. برنج و فاسۆلیا زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڕەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەر جەیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵت دادێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەیی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی جوانیان لە دڵی سروشدا. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سەڵاتان لەبێت بەڕێزان. کاک سۆران سەبارەت بە دروستکردنی قوتابخانە ئێوە لە لیژنەی ئابووری و پیشەسازی و بازرگانین هەوڵێکە بۆ دروستکردنی قوتابخانە لە چوارچێوە ڕێکەوتنی عێراق و چین هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. ئەوە چۆنە خۆتان داوەتان کردووە؟ بەڵێ لە سەردەمی حکوومەتی عادل عەبدولمەهدی شاندێکی حکوومەت بە ئامادەبوونی هەر هەژدە پارێزگاکەی عێراق
بەهرێمی کە شەوە بەداخەوە بەڵێ بە هەرێمیشەوە کە بەداخەوە هەڵەبجێتیانە بوو چونکە هێشتا ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە چاوەڕێین ئینشەڵا محەممەد شیع سوودانی وعدیشی داوە و ئیشتان لەسەر کردووە دوای لەسەر قسە قوتابخانە لەسەر هەڵەبجە ئیشتان کردو بەڵێ ئەوەشت بۆ باسەکەم باش قۆناغی یەکەمی دەستپێکردنی ئەو ڕێکەوتنی ئیتفاقی عێراقی سینی بۆ دروستکردنی 8,000 قوتابخانە باش کە سینیەکان بێن بۆمان دروستکەن و لە بەرامبەر عێراق شتی تر بابەسین بە نەوت و بەوانە بەڵێ ئیتفاقیەکەوا بوو بۆ هەموو پارێزگاکانی عێراق بەڵام لە وەجبەی یەکەم کە دەستی پێکرد 1000 قوتابخانە بوو بۆ ناوەڕاست و بەشی خواروی عێراق بۆ ناوچانەی کە زۆر هەژار نشین و قوتابخانەکانیان وێرانە ئەوە بوو وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی دەرکرد نیگەرانی دەربڕی کە ئێمە و هەموو ئاوارەمان لە خۆ گرتووە قوتابخانەی خۆمانمان پێداون بۆ خوێندن نەمانێشتۆ خوێندنیان بوەستێ بەڵام بەداخەوە لەو ئیتفاقیە بەشی هەرێم داننرابوو من لە 19/6/2022 نامەیەکی فەرمیم بۆ سەرۆک وەزیرانی پێشوەی عێراق نووسی کە نیگەرانی فەرمی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانم پێگەیاندن و داوای پشکی هەرێمم کرد لە ماکە ئەمە مافی خۆمانە لە 36 نووسنگەی سەرۆک وەزیرانی عێراق داواکەی منی ئاراستەی ئەمانە عامەی مەجلیسی وزەرا کرد کە للتفضل بإعادة النظر بالموضوع بحسب الاختصاص. سپاسیانەکەم کە بە هەندیان وەرگرت و فعلا مافی خۆمانەکە لەو 8,000 قوتابخانە بەشمان هەبێ. ئێستا دوای براسوونی ئێوە چەند قوتابخانە بۆ ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەیەکی مختصمان هەبوو یەکێک لەوانە ئەم قوتابخانانە بوو. باش. لە 15 بڕیارە 200 لە 1000 قوتابخانەکە ڕادستی عێراق بکرێ و افتتاح بکرێ و وەسەرۆک وەزیران لە افتتاحی ئەم 200 قوتابخانە کە وەرێگرن بە ئامادەکراوی بە هەموو پێداویستیەکانی ناوەوەشی نەکەربینە هەموو پێداویستیەکانی ناو قوتابخانەکەش یان یەکسەر دەتوانێت بچی خوێندنێکی مۆدێرنی زۆر پێشکەوتووی تیا بخوێنی. قۆناغی دووەم لە 15 سەرۆک وەزیران ڕایگەینێ کە 3000 قوتابخانەیە. قۆناغی سێیەم 4000 باش. بۆ هەر قۆناغێکیش 2 ساڵ دانراوە. کۆتایی ئەم ساڵ 1000 دانەکەی قۆناغی یەکەم تەواوە بێ. لە قۆناغی دووەمەوە بەشی ئێمەیتیایە هەر پارێزگایەکی هەرێم کە هەڵەبجەش لە زمانی سلێمانی بەوەیەوەی هێشتا ڕێکارەکانی تەواو نەبووەکو پارێزگا لە عێراق سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین 150 قوتابخانە و هەولێر 150 قوتابخانە دوهۆکی 150 قوتابخانەی بۆ دروستەکرێ. کەم قوتابخانانە شتێکی زۆر مۆدێرنن بۆ شارەکان دیزاینەکە بۆ قەزاکان دیزاینەکە بۆ ناحیەکان لە 12 پۆلەوە بەرەو سەرەوە تایەتی زۆر مۆدێرنە. ئێمە یەکێک لە کۆبنەوەکان کە بۆ ئەو بابەتە بوو سەرڕای پشکی هەرێم کە خۆشبەختانە تایە جێگیر کراوە ئەوەیە کە ئەم قوتابخانانە ئەبێ بە تا هەیکەل تەواوە بێ لە 100% بە مەوادی ناوخۆیی عێراق و هەرێمی کوردستان دروست بکرێ. ئێمە ئەوەشمان ئیعادە نەزەر تیا کردووە کە بڕیاریشە بە ڕسمی لەگەڵ سەرۆک وەزیرانەوە تەسبیت کەین کە بۆ دوای ئەو قۆناغش تا تەواوبوونی ئەخیر هەر مەوادێکی خۆماڵی ناوخۆی هەرێم و عێراق هەبوو نابێ مەوادی دەرەکی بێنن و بەکاری بێنن ئەگەر نەوعیەتەکەی باش بوو و گونجاو بوو بۆ ئەوەی حیمایەی بەرهەمی ناوخۆیش بکرێتیایە. ئەمە بابەتی قوتابخانەکان کە حتاوتیان کاکە ئێوە قوتابخانەکانتان لە چاوهی عێراقا زۆر لە پێشترە بۆیە حیسەتان کەمە و ئێوە باشترن لە ئێمە لەو ڕۆ ڕاستەکەن کە ئێمە چەندێک پێداویستی قوتابخانەمان هەیە و چەندێک نەقسمان هەیە و چەندێک خراپن هی عێراق خراپترە. ئێستا باز دەکارێن پێویستی بە 2000 قوتابخانەیە ئەم ساڵ 2022-2023 حکوومەت هێرن دەڵە 30 قوتابخانە دروست 13 بۆ بوو 13 قوتابخانە دروستکە. بەداخەوە بەڵام بەشێکی خێرخواز قوتابخانەی لە هەرێم دروست کردووە لە کاتێکە ئەو پارانەی بۆ قوتابخانەیە کە بە هەر $1,000,000 قوتابخانەیەک دروست دەکەیت و خوێندنی باشی تیاکرێ و لەو هەموو بینا خراپ و بێخزمەتیە
ڕزگارمانە بێ ئەم قۆناغش باش 450 بۆ هەرێم هەر شتێکی باش سەبارەت بە پارێزگای هەڵەبجە چونکە ئێستا نیگەرانی هەیە و لە یادی کیمیابارانی هەڵەبجەش نزیک دەبینەوە بەداخەوە ڕێکارەکانی بەڵێنێک هەیە بۆی 16 عێراق ڕای بگەێنێ وڵا لە ڕاستیە ئەم بابەتەش هەر لە پێشووە لە ڕاستیە من لە حکوومەتی کازمی بەدوایە چووم ئەو کاتە داوام کرد کە ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە تەواو بکرێ و نووسراوم ئاراستەی نووسینگەی سەرۆکوەزیران کرد لە 29/6/2022 نووسینگەی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق داوای تەواوکردنی ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجەی ئاراستەی وەزارەتی پلاندانان کرد ئەو کاتە وەزارەتی پلاندانانی عێراق باسی لەوە کرد کە ئەڵێ داواکارین ڕێکارەکانی تەواوکردنی ناونانی هەڵەبجە وەک پارێزگای 19هەمی عێراق بخرێتە حکوومەتی ئایندە چونکە ئەم حکوومەتە تەسریف ئەعمالە و باشتر کە بڕیارەکە نەدرا چونکە هەڵەوەشایەوە باش ئێستا چی ئێستا دوای ئەوە دیسان من جارێکی تر لە 11/11/2012 2022 بەڵێ بەڵێ 11/11/2022 واتە 16 ڕۆژ دوای دەست بەکاربوونی بەڵێ ئەم کابینەیە نامەیەکی ترم نووسیوە بۆ سەرۆکوەزیرانی نوێ کە ئاڵێم بە پێی نووسراوی ئەمانە عامە و مەجلیسی وزەرای پێشوو ئەم بابەتە خراوەتە حکوومەتەکەی بەڕێستان و مافی خۆمانە ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە تەواو بکەن و بەڕێز محەممەد شیع سوودانی من لە چەند ڕۆژێکی زۆرە لە خەتین پێکەوە باشە کە ئەم بابەتەمان بۆ تەواو بکە و هەنگاوی باشیشی ناوە و وعدیشی داوە و ئومێدەکەم بەم نزیکانە ئەو بابەتەش تەواو ببێ بەڵێ ینی لەم ڕۆژانە قسەتان لەگەڵ سەرۆکوەزیران کردووە تقریبان کردومانە لەگەڵ نووسینگەی بەڕێز سەرۆکوەزیرانە و نامەی فەرمیشم پێداوە کە نامەوێت ناوڕۆکی نامەکە لێرا باسکەم تاو کاتە ئیشاڵڵا نەتیجەی دەبێت و نەتیجەکەی ئیعلانەکەین و ئەوەی توانی بێتمان کردومانە ئەی سەبارەت بە دامەزراندن پێشتر باسی یەکەم و دووەم و سێمەکە تا دەرچوانی دامەزراویش دەکات عێرا لە بودجەی 2023 دەرگایەک بۆ دامەزران بکاتەوە هەرێم شمول دەکات شمول ناکات طبعاً لە ڕاستیاوە ئەرکی هەرێم خۆیەتی ئەرکی هەرێم خۆیەتی دەرچوو یەکەمەکان دەرچووەکانی تری دانەمەزراوەی تۆ ڕاستە زانکۆتێ و خەڵک لێی تەخەڕوجەکە باشە ئەمە دوجار بەتاڵەیەکی بێکاری خوێنەوار و خاوەن بڕوانامە بەرهەمەهێنی کە ئەمانش مافی خۆیانە ممارەسەی ئەو میهنەیە بکەن کە بە بڕوانامەکەیان بە خوێندنێکی زۆر و بە تەمەنێک پێی گەیشتون لە ساڵی 2013 حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی و بە شێوەی یاسایی هیچ کەسێکی دانەمەزراندووە ئەسڵەن ئەنجومەنی ڕاژەی نەبووە حکوومەتی هەرێم پێشترە و دامەزراندانەی بە مەحسوبیەت کردووە ئێستا ژەگەر دامەزراندن هەیە لە سلکی سەربازی بە کەیفی خۆیانەیکەن نەوەستاوە بە کەیفی خۆیانەیکەن بە کەیفی خۆیان باش لە سلکی مەدەنیشە ئێمە ئەوەی خانەنشینە بێ یەکێک تاعین ناکەن بۆ شوێنی لە ژێرەوە بە ناوی جۆرا و جۆر و عەقد و یەومی وەمانە هەمووی پڕەکەنەوە خەڵکی کە ناوی لە لیستە حیزبیەکانە نییە و واستەی نییە هیچی دەست ناکەی و بۆ عێراقی کەس شمول ناکە لە هەرێم لە چوارچێوی پارێزەکانی هەرێم لە عێراق ئەوانەی کە سێیەکەمەکانن و ئەوانەی بڕوانامەی خوێندنی باڵایان هەیە ماستەر و دکتۆرا باشە ئەمانە من لەگەڵ مەجلیسی خدمەی مەدەنی بە فەرمی داوام لێ کرد کە نەتیجەی ئەوەی کاتی خۆی داوایان کرد لە چەند مانگی پێشوە ناوی سێیەکەمەکانی هەرێمی کوردستان و خاوەن بڕوانامەکانی خوێندنی باڵا بنێردرێ بۆ عێراق ئێراق ئەوەی لێ هەڵبژارد کە نفوسی عێراق بوو
دەرەوەی ئیدارەی هەرێم بوو کاڵین دەرەوەی ئیدارەی هەرێم یعنی بۆ نمونە نفوسی ئەو شوێنانە بوو کە عێراق بەڵێ کەرکووک نینەوە دیالە مەخمور ئەم شوێنانە خانەقینەمانەی کە یعنی ئێستا بۆ سەیەکەمەکان بۆ بڕوانامەی بەرزتە ناوانین دەرەوەی سنووری هەرێم ئەوانەی دەرەوەی سنووری هەرێم ئیدارەی هەرێم گرتیەوە ئەوان و ئەوان ئێستا بەشێکیان ئەمڕۆ لای من بوون کە هەوڵم بۆ داون لە مەجلیسی خدمەی ئیتیحادی 1663 کەسیانە 1683 کەس ببورن یەکەم جار وترا 850یان شمولەکە دوای 450یان ناویان هاتوۆتەوە ئێستا لەو بەینا ماوەتەوە کە داوامان کردوێتەوە جارێکی تر بزانین وەزارەتی تەندروستی وەڵاممان باتەوە ئەم دەرەجاتانەی پێویستە ئەمە ئەوانەی کە نەفوزیان ئەو ناوچانەیە ئەوانەی کە نەفوزیان دەرەوەی هەرێمە جارێکی تر من کە داوام کردوێتەوە لە ئەنجومەنی ڕاژە دەڵێ بەڵێ ئەمانە بە یاسا مافی خۆیانە ئەنجومەنی ڕاژەی ئیتیحادی دایان بمەزرێنێ و ناوەکانیانمان ئەنجومەنی ڕاژەی عێراق واڵێ ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵای عێراق کردووە چاوەڕێین وەزارەتی خوێندنی باڵای عێراق جوابمان باتەوە کە ئەمانەی پێویستە یان نا کە ئومێ دەکەم بڵێ پێویستمانە و بتوانین ئەم پرسە کەسێ یەکەمەکان و خاوەن بڕوانامەکانی خوێندنی باڵا ئەرکی هەرێمە بیکە بەڵکو عێراق بتوانین قەناعەت پێ بکەین ئەم هەنگاوی بڕیەوە ئومێ دەکەم وەزارەتی خوێندنی باڵای عێراقیش وەڵام باتەوە کە هەرچەنە تۆزێ قورسە ئەوە باشە سێ خولەکێکمانەوە سەبارەت بە سنووری دارە ڕاپەڕین بەڕێزت لەو بازنەیە بەڵێ لەسەر مەرجی کێرەژی شتان کردبوو هیچ شتێکی تازە هەیە بۆ سنووری دارە ڕاپەڕین کارتان لەسەر کرده بێت لە سنووری دارەی ڕاپەڕین بۆ کێلێ هەوڵمان زۆر داوە و هەنگاوی زۆری بڕیوە من جارێکی تر هەنگاوی نیۆم ناوە کە جارێ نامەوە باسی بکەم باش و ئەوەی کە بۆ منطقەی پشدەر پێویست بووە مەجرای ئاوی ئەو ناوچەیە لە دیوی ئێرانەوە بەهۆی گۆڕینی مەجرا و سدوودوانەوە بێ ئاوێکی زۆر ڕووی لە منطقەی پشدەر و قەڵات زێ کردووە خۆشبەختانە یەکێک لەو داواکاریانەی کە پێشکەشمان کرد بە ئەنجومەنی وەزیران و بە ئاراستی وەزارەتی سەرچاوە ئاویەکان کرا بەنداوی دەڵگەیە کە بۆ ناوچەیە حکوومەتی عێراقی ڕەزامەندی دەربڕیوە 5 بەنداو لە هەرێمی کوردستان دروستکایەکی ڕەزامەندی دەربڕیوە بەنداوی بەڵێ 5 بەنداو دروستەکەوە لەو ماوەی پێشوش کە سەردانی بەڕێ سەرۆکۆماری عێراقم کرد چکە بەڕێزیان پێشتر وەزیری سەرچاوە پێشووتر وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق بوون ئەویش تاکیدی کردەوە کە بەڵێ ئەم داوایی تۆ جێبەجێ بووە و یەکێکە لەو بەنداوانەی کە لە عێراق ڕەزامەندی بۆ دەرچوە چونکە ئەمنی ئاوی عێراق بەشێکی لە هەرێمەوە دەست پێکا کە بێ لە هەرێمەوە گلدانەوەی ئاو دەست پێ بک بۆ ئەوەی خواروش سوودمەند بێلەی بۆ ئەو ناوچەیە ئەو بەنداوەش دەرچ سەبارەت بە دۆلار بۆچی هەر جیاوازیە لەگەڵ نرخی فەرمی شتێکی تازە هەیە هێشتا باشە هێشتا بەشێک لە بانقەکان پابند نین بەوەی کە دۆلاریان پێ ئەدرێ بە نرخی فەرمی بیفرۆشنەوە دەیدەن بەو کۆمپانیایانەی بەو شەریکانی کە خۆیان لەگەڵیانە شەریکن تا لە بازاڕی ناڕەسمی بە نرخی گران بیفرۆشن و جارێکی تر خۆیان سوودمەند بن و تا ئێستش بەشێک لە تەهریبی دۆلار بوونی ماوە و بەشێکی تریشی ئیجراعاتەکانەوەیە کە حکوومەتی عێراق و هەرێم دەبێ وردە وردە مامەڵە بە دۆلار نەهێڵن چونکە ئێستا سیاسەتەکەوا چەسپیوە مینەسا ئەلەکترۆنیەکەوا چەسپیوە تۆ دۆلار بۆی بیبێ لە ماڵەوە هەڵیگری بەڕسمی ناداتێ دۆلارت بۆ سەفەرە بۆ مامەڵی بازرگانیە پێدەدا بۆ غەیری ئەوە لەو بازاڕا هەیە کە هەندێک لە بانقەکان لە مەزادی عوملە بەشدارن لە پشتەوەی دەن بەو کۆمپانیانەی بە نرخی گران زۆر وەکو لەسەر بەشە خۆراک بەردەوام دەبێت باشتر دەکرێت ئەوەی دۆلارەکە بۆی خەڵکی بزانێ وردە وردە و ڕێکارانە بچێتە پێش باشتر دەبێت باشترە بێ کاتی ئەوێ و مەسلەی بەشە خۆراک ئێمە لیژنەی معنین لە لیژنەی ئابووری و پیشەسازی و بازرگانی بەردەوام لەگەڵ وەزارەت لە خەتین باشترە بێ و بۆ ڕەمەزانیش حتمما هەندێک پێشنیاری باش هەیە بۆ ئەوەی کە زیاد بکرێت هەندێک خۆراکی تر دابش بکرێت زیاد لەوەی کە هەیە و دوو وەجبەش لە ڕەمەزانە دابش سوپاسیا بە دەبوون دەکەین کاک سۆران عومەر زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ